لە هەولێر کۆڕێک بۆ شاعری دیار قوبادی جەلیزادە ڕێکخراس سەبارەت بە کتێبە وەرگێڕاوەکەی بۆ سەر زمانی فارسی شەهید بەتەنیا پیاسە دەکات. بێگومان لەم کۆڕەدا شاعیر چەند بەرهەمێکی خۆی یاخود چەند تێکستێکی خۆی پێشکەشی ئامادەبوان کرد و هەروەها قسەی دەربارەی ئەم بەرهەمەشی کرد. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی شعری بۆ شاعیر قوباد جەلیزادە ڕێخست. لە کۆڕەکە شاعیر چەندین تێکستی شعری خوێندەوە لەگەڵ باسکردنی دوایین کتێبی چاپکراوی و پۆلێک لە بەرهەمە شعریەکانی بە زمانی فارسی. لە لێدوانێک بۆ کورتسات مەگەزین شاعیر قوباد جەلیزادە باسی لە بەڕێوە چوونی کۆڕەکە و ناساندنی دوایین بەرهەمی چاپکراوی شعرەکانی کرد بۆ سەر زمانی فارسی. ئەمڕۆ وەزارەتی ڕۆشنبیری ئەم کۆڕەی ڕێکخستووە بۆ کتێبێک کە لە زمانی کوردیەوە کراوە بە فارسی شەهید بەتەنیا پیاسە دەکا. مامۆستا کامیل نەجاری کە یەکێک لە زمان زانەکانە کردوێتی بە فارسی. ئەم کۆڕە بۆ ئەو کرا کە هەم کتێبەکە بناسێنرێ هەم چەند دەقیق بخوێنمەوە ئیتر بەسەر میوانەکان کتێبەکە دابەش کرا بەهیام ئەو کتێبە بێتە بەشێکی دیکەی لەوەی کە ئەدەبی ئێمە ئەدەبی یا شعری ئێمە لە کوردستانی باشوورەوە بپەڕێتەوە هەم بۆ کوردستانی ئەودی و هەم بۆ کەسانێک کە بە زمانی فارسی قسەکەن و خوێندنەوە.